خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێوێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارەکانم پانۆرامایم شەوتان پێشکەشەکەین. وێڕای پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد چاودێرانی سیاسی و سیاسەتمەداران باز لەوە دەکەن کە ڕەهەندێکی تری پشتی ڕێکنەکەوتنی نێوان هەرێم و بەغدا پەیوەندی بە ململانەی ئیقلیمیەکانی ناوچەکەەوە هەیە. لە چەند ڕۆژی ڕابردوودا بەغدا لە لێواری تەقینەوەدا بوو لە نێوان گروپێکی حەشدی شەعبی و دژە تیرۆری عراقی کە ئەمە بۆ زۆر کەس جێگەی پرسیار و بەدواداچوون بوو. لە ئێستادا خەڵکی کوردستان بە دڵە ڕاوچێ و دوودڵیەوە پێدەنێتە نێو ساڵی 2021 هەم لە ڕووی دارایی ئەم لە ڕووی سەربازی و سیاسیەوە. خەڵک دەیەوێت بزانێت ئایا دۆخی عراق بەرەو کوێ هەنگاو دەنێت. ئایا وایە عراق لە لێواری تەقینەوەی سەربازیدایە لە نێوان گروپە جیاجیەکاندا؟ ئایا ململانەی ئیقلیمی وەکۆی کە موقتەدا سەدر باسی کرد لەسەر خاکی عراق یەکلا دەکرێتەوە و عراقیەکان باجی دەدەن؟ هەموو پرسیارانی تۆی بینەر بە دوایدا دەگەڕێت دەربارەی ئایندەی عراق و پەیوەندیەکانی عراق و هەرێمی کوردستان و کاریگەری گرژەکان و هەروەها کاریگەری ئیقلیمی لەسەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغدا. ئەم شەو لە پانۆرامادا تاوتوێکەین بە میوانداری بەڕێز ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ بەشداریت کاگارێز لە بەرنامەی پانۆرامادا. سەرەتا لەگەڵ بینەرەکانم ئەمانەوێ پرسیاریەوە بکەین کە ئایا لە ئێستاە بەتایبەتی پەیوەندیەکانی نێوان حەشدی شەعبی و حکوومەت بەتایبەتی و گروپانەی کە لە دەرەوەی یاساکەی پەرلەمانن بەرەوکوێ هەنگاو دەنێت پرشتی ئەم شەڕا گەورەتر دەبێت یاخود تەنها دەست بادانێکە و چاوسورکردنەوەیەکە لە یەکتر و دوزار ململانەی ئیقلیمیە لە بەغدا دەگوزارێت. زۆر سپاس دیارە لە عراق دوو جۆر هێز هەن، هێزەکانی ئاسایش و سوپا کە ڕاستەوخۆ سەر بە حکوومەتن، هێزەکانی حەشدی شەعبیش کە گروپی جیاجیان ئەوانش ڕاستە بە پێی قانون و بودجەی خەرجی و پێداویستی لۆجیستیەکانی هەمووی لەسەر حکوومەتە، بەڵام بەڕاستی لە دەرەوەی سیستەمی بەرگری خۆیان دەبینن و ئەوانە هەمیشە لە ناکۆچیەکی قوڵدان لەگەڵ حکوومەت، چونکە ئەو گروپانە لەلایەک پێیان وایە کە ئەوان عراقیان پاراستووە و ئەوان قوربانیان داوە و ئەوان خۆڕاگریان لە بەرامبەر داعش کردووە، بۆیە ئەوان خۆیان زیاتر بە خاوەنی ماف و خاوەنی دەسەڵاتی عسکەری لە عراق دەزانن. لەلایەکی تریش ئەگەر نەڵێن هەموو ئەو گروپانە بەشی هەرە زۆریان پەیوەندی ڕاستە و خۆیان نەڕاستە خۆیان بە ئێرانەوە هەیە، بۆیە کاتێک کە ئەبینین گرژی ئەکەوێتە نێوان حکوومەتی عراق یاخود ئەمریکا و ئێران، ئەوانە یەکسەر کاردانەوەی لە شەقامە بێ لە نێوان ئەو گروپانە و لایەنە دەستلایەنە سەربازەکانی تر. ئەوەی بینرا لە ماوەی ڕابردوو پەیوەندی بە زۆر شتەوە هەیە. یەکەمی شتی پەیوەندی بەوەی هەیە کە باسم کرد، ئەوانە ماف بە خۆیان دەدەن کە هەموو دەسەڵات و قسەی ئەوان بڕوا و ئەوان بە ئارەزوی خۆیان تەراتێنی لە شار و شارۆچکەکانی عراق بکەن، گوایە ئەوان عراقیان لە ڕوخان پاراستیە. بەڵام لایەنەکەی تری پەیوەندی بە ناکۆچیەکانی نێوان ئەمریکا و ئێرانەوە هەیە. بەداخەوە هەردوو لایەن مەیدانی عراقیان هەڵبژاردووە بۆ یەکلایکردنەوەی کێشەکانیان یاخود بۆ قوڵکردنەوەی کێشەکانیان. ئەو حکوومەتەی ئێستا وا بینرێت کە زۆر لە ئێران نزیک نییە بە پێچەوانەوە لە ڕۆژ ئاوان نزیکە، بۆیە لایەنە چەکدارە شیعیەکانیش خۆیان لە حکوومەتە ینی ئەپارێزن یاخود بە چاوی گومانەوە سەیری حکوومەتەکە ئەکەن. ئەوەی بینیمان چەند ڕۆژی ڕابردوو بردومانکردنی سەفارەتی ئەمریکا لەلایەن هەندێک هێزی نادیار کە دواتر
ئەمریکا پەنجەی تومەتی بۆ ئێران و لایەنگرانی ئێران لە عێراق درێژ کرد و هەروەها دەستگیرکردنی چەند کەسێک بەو تۆمەتە لە گروپە چەکدارەکان بارودۆخەکەی گرشتر کردەوە. بارودۆخەکەی گرشتر کردەوە لەوەی هەم عەسائیبی ئەهلی حەق هەم حیزب الله گەیشتە سەر ئەوەی هەڕەشە بکەن، هەڕەشەی شەڕ دەست پێکردن یاخود تەنانەت گوێبڕینی سەرۆکی حکوومەتیش هەمڕۆ لە 2000 بەڵێ کەتیبەکانی حەزب الله باسییان لەوە کردو هەڕەشەیان کردووە کە ئارامیان تاقی نەکاتەوە. کازمی بەڵێکە گوێی کازمی ئەبرنەڵێن کاتی واتە گوێیەکانی ببڕن. ئەوە دیارە. ئێستا لە ساڕ ڕۆژی کوشتنی قاسم سلێمانی و ئەبوو مەهدی موهەندیس ئێران یاخود ئەوانەی لە ئێران نزیکن هەوڵیان داوە یاخود یانەوێ تۆڵە بکەنەوە یا چکە زۆر باسی تۆڵەکەن وا لێکە درێتەوە ڕەنگە بەو شێوەشنەوەی بەڵام وا لێکە درێتەوە. ئەو لەلایەک لەلایەکی تریش ئێرانیەکان حەزەکەن یاخود هەندێ لە نزیکەکانی ئێران یاخود هەندێ ناوەندی ئەگەر نەڵێن دەوڵەت بەگشتی هەندێ ناوەندی ئێران ناوەندی دەسەڵات لە ئێران حەزەکەن یا هەوڵەدەن پێش ئەوەی ترامپ لە ناوەڕاستی مانجی داهاتوودا کۆشتی سپی بەجێ بێڵێ گورزێکی لێ بدەن، یعنی بە چاوی خۆی ئەو تۆڵەیە ببینێ. ئەوە هەیە ئەو بابەتە و لێکدانەوەکان بەو شێوێن گوایە ئەو لایەنانەی کە لە عێراقن و لە ئێران نزیکن هەم لە ساڕ ڕۆژی قاسم سلێمانی و ئەبوو مەهدی موهەندیس ئەیانەوێت تۆڵە بکەنەوە، هەمیش ئەیانەوێ پێش ماڵ ئاوایی گورزێک لە ئەمریکا بدەن واتە ترامپ بەخۆی بەبرینەوە کۆشتی سپی بەجێبێڵی. لەلایەکی تریش ینی لەلایەکی تریش هەندێ ناوەندی سیاسی و دەسەڵاتیش لە ئەمریکا هەوڵەدەن گورز بە دوای بیانوویەکدا دەگەڕێن بۆی گورزێک لە ئێران بدەن، بۆی کاتێک ئەوان کۆشتی سپی بەجێ دێڵێن بایدن بە ئاسانی نەتوانی پەیوەندیەکانی خۆی لەگەڵ ئێران چاک بکاتەوە یاخود هەڵوێستی ئەمریکا لەباری ئێران بگۆڕێ. بە تایبەت کە بایدن ڕایگەیاندووە سیاسەتی ئەو بۆ چارەسەرکردنی کێشەکان لەگەڵ ئێران وەکو هی ترامپ نابێ ئامادەی دەستپێکردنەوەی گفتوگۆیە. لێکدانەوەکان بەو شێوەیە کە هەندێ ناوەندیش یاخود هەندێ لۆبی دژی ئێرانیەکانیش هەوڵەدەن کە کارێکی وا بکەن کاتێک کە بایدن دێ بە ئاسانی نەتوانێ پەیوەندیەکان ئاسایی بکاتەوە یاخود بڵین گفتوگۆ لەگەڵ ئێران دەست پێ بکاتەوە چکە ئەوان ئێران بە خەتەر لەسەر ئەمنی قەومی ئەمریکی دەزانن. کاگارێس پێت وایە کەواتە ئەم بێک داچوونانە ئەم ڕوبەڕووبوونەوانە ڕوبوڕووبوونەوەی وەختین یعنی ناگاتە ئەوەی کە سبەی پریشکەکە گەورەتر ببێتە شەڕێکی تایفی یاخود ببێتە شەڕی گروپە بەهێزە چەکدارەکان لە عێراقدا مەسەلەن زۆر جار باسیەوە کرێ زەمینە بۆ ئەوە لەبارە یاخود ئەمریکا ڕێگە بەمادات لە بەرژەوەندی ئەمریکای ئەوە ڕووبدات لە بریسکەیەکی ئاگر دەکرێت ئاگرێکی گەورە بکرێتەوە. من وای نابینیم وەختی بن ڕەنگە ینی مەترسی ئەوە هەیە یاخود چاوەڕوانیەوەکرێ تەقینەوە ڕووبدا چ لە نێوان هێزەکانی حەشدی شعبی نزیک لە ئێران لەگەڵ حکوومەت لەگەڵ سوپای عێراق چ لەگەڵ ئەمریکاش لە دەرەوە شەرت نییە هەر لە عێراق ڕەنگە لە کەنداو یا ڕەنگە ینی زەبرێکی دوورمەدا لە ئێران بوەشێندرێ. من پێم وانییە شتانە کاتین بەڵکو ئەگەری دروستبوونی شەڕێک یاخود دەستوەشاندنێکی ئەمریکا لە ئێران هەیە. هەرچەندە وا پێ دەچێت ئێران تۆزێک نەرمی ئەنوێنێ بەوەی خۆی ئەنوێنێ نایەوێ ئێستا تۆزێک پاشەکشەی کردو لەو سیاسەتەی کە هەیبووە، بەڵام هاتنی هێزەکانی ئەمریکا بۆ کەندا و ڕاگەیاندنی وەزیری خارجیە و ناوەندەکانی تری کۆشتی سپی هەمووی ئەوە دەسەر بێن کە ئەمریکا ئامادەی هەیە بۆ زەبر وەشاندنێک ئایا لە عێراقەوە بێ یاخود لە ناو عێراقەوە زەبرە بوەشێنن یاخود لە دەرەوەی عێراق. بەڵام ئەوەی من لێی دڵنیام ینی ئەگەر لەوە زیاتر گرژیەکانی ناوەخۆ ینی زیاتر بن گرژەکانی ناوەخۆ بە تایبەتی گروپەکانی حەشدی شعبی ئەوە بە دڵنیاییەوە ئەمریکا دەست لەو گروپانە ئەوە شوێنێ و ئەو گروپانش هەمویان زۆر نزیکی ئێرانن ڕێنمایی لە ئێران وەرەگرن یاخود ڕاستەخۆ لایەن ئێرانەوە پشتیوانی ئەکرێن و ئەو گروپانە تەنانەت ئەگەر کارێک بکەن هی
ئێرانیش نە بە قسەی ئێرانیش نەبێت لە کۆتاییدا هەر بۆ ئێران ئەگەڕێتەوە چکە ئەو گروپانە خۆیان لەسەر ئێران یەکلایی کردوەوە لە ڕابردوودا ئێران پشتیوانی کردوون بۆیە هەر زۆرە گرژیەک لە نێوان سوپای عراق لەگە گروپەکانی حەشدی شەعبیە ئەمریکا لەگە گروپەکانی هەشەبی لە عراق ڕاستەخۆ پەیوەندی بە ئێرانەوە هەیە و ئاگرەکە گەورەترە بێ. بەڵێ کاگارێز ینی کەواتە پێش ڕۆیشتنی دۆناڵد ترەمپ پێت وایە مەسەلەن ئەمریکا حرەکەیەکی سەربازی بکات یان لەبەر ژەوەندێتی حرەکەیەکی سەربازی بەرامبەر بە ئێران بکانجا بچووک یا گەورە لەسەر خاکی عراق یا لەت کەنداو تا ئێستا خۆ ئامادەکردنەکانی وا پێدەچێ و ئەو لایەنانەش کۆشتی سپی بەگشتی با بڵێن کۆشتی سپی لەگەڵ ئەوەیە کە پەیوەندیەکانی ئەمریکا و ئێران چۆنن واتە ئەو گرژیانە چۆن بەو شێوە ببینێتەوە چکە ئەوان نایەنەوێ کاتێک ئەوان سیاسەتی ئابلۆقەدانی ئێران و بچووکردنەوەی ئێران و دەستبڕینی ئێرانیان و خۆیان باسی دەکەن لە هەندێک شوێن گرتوۆتە بەر بایدن بێ وەکو خۆی لێ بکاتەوە یاخود بە گفتوگۆکانی دەستی ئێران دیسا جاریشتر بکاتەوەوان بە هیچ شێوەیەک نایەنەوێ وەکو گوتم ئەگەر گرژیەکان زیاتر بن لەوە زیاتر ئەو هێزانی کە لایەنگری ئێرانن زیاتر ئیسیفزازی ئەمریکا بکەن لە عێراق ئەوە یەکێک هۆکارێکەوێ بۆی ئەمریکا دەست بۆشێنێ دوو لە ئەمریکاش بێگومان بە ئاسانی بڕیار نادرێ بەڵام چێ ترامپ و چێ پۆمپیۆ و چێ زۆر لەو کار بەدەستە گەورانی ئەمریکا ئەوەی لیانە خوێندرێتەوە حەزەکەن لە کۆتایی تەمەنی دەسەڵاتی ترامپ گورزێکی کوشندە لە ئێران بۆشێنن. بەڵێ کاگارێز عراق بەهۆی ئەو فرەپێکاتە و بەهۆی ئەو هێز و گروپانی کە تێیدا بە تایبەتیش لە ناو هێزە شیعەکاندا گرفتی زۆری بۆ دروست بە تەنانەت سەرۆک وەزیران هیچ ئەندام پەرلەمانێک پاڵپشتی نییە بەڵام بە تەوافقی هێز و لایەنە سیاسەکان لە ناچاری کراوە بە سەرۆک وەزیران و ئێستا هەندێک خواست هەیە بۆ ینی بۆ جەمسەرگیری و بە تایبەتیش لە ماوەی ڕابردوودا مقتەدا سەدر و ڕەوتی سەدر هەم باسییان لەوە کرد کە لە هەڵبژاردننی داهاتوی عراقدا دەیانەوێت ببنە ڕقم یەک و هەمیش لە چەند ڕۆژی ڕابردوودا لە بەیانێکدا باسی لەوە کرد کە پێویستە ئێران شەڕەکانی لەگەڵ ئەمریکا لە خاکی عراق دوور بخاتەوە ئەمە بۆنی ئەوەی لێ نایەت کە سەدرەکان دەیانوێت ئەم جڵەوە بگرنە دەست یاخود عراق زمینەی لەبارە بۆی کە جەمسەرێک لە شیعەکان بە هەمانجی کورد و سونە بتوانێت دەسەڵات بگرێتە دەست. سیاسەتی سەدریەکان یاخود هی مقتەدا سەدر ڕوونە ئەوەندە خۆی لە ئێران بە دوورەگرێت تەنانەت ئەمڕۆ باسی داوای دادگاییکردن و جیران و دادگایکردنی قەیس خێزعالی دەکات هەرچەندە قەیس خەزعالی کاتی خۆی جێگیری ئەو بۆ لێی زیابێتەوە بەڵام داوا دەکات و داوای پاراستنی سەروەری عراق دەکات و داوای دەکات کە عراق نابێت جێ ململان یەکلاکردنەوەی ململانی نێوان ئێران و ئەمریکا بێ واتە خۆی بە نیشتیمانی و نیشتیمان پەروەری نیشانەدا واتە عراقیانە بە قسەی خۆی بیرەکاتەوە لەلایەک لەلایەکی تریش کار دەکەن و ئەو یاسای هەڵبژاردنەش پێیان وایە لە بەرژەوەندی ئەوانە کە بتوانن فراکسیونێکی گەورە پێک بن و بە تەنیا حکم بگرنە دەست ئەوان بەو شێوەیە کارەکەن و بە سەبارەت بە حکوومەتیش لە مێژووی عراق حکوومەتی لەو حکوومەتە بەهێزتر نەبووە بەڕاستی جگە لە بەڕێکردنی کاری ڕۆژانە هیچ جۆرە دەسەڵاتێکی نییە ئەو حکوومەتە یعنی ڕاستە مستەفا کاظمی سەرۆکی حکوومەتە بەڵام هیچ جۆرە دەسەڵاتێکی نییە چونکە پەرلەمان بەگشتی پشتیوانی ناکە لەبەرەوەی خۆی فراکسیونێکی بەهێزی نییە و هاوپەیمانیەک نییە پشتیوانی بکە نەیتوانی خۆی ئەگەر هاتە کە بکە بۆ سەرۆکی حکوومەت لانی کەم ئەو کاتە ئەیتوانی هاوپەیمانی تیەک شتێک دروستکە بەڵام نەیتوانی دروستکە بۆیە حکوومەتەکە زۆر بەهێزە لە ئەگەری لەوەی کە ئێستا ئەیبینین حکوومەت بەهێزە و گروپەکانی حەشدی شعبی هەڕەشە دەکەن و سوپا جاریشتە ڕەش دەکا و کارگەیشتۆتە سەر ئەوەی سەرۆکی حکوومەت بەخۆ بەشەو بەناو شەقامەکانی عراق بگۆڕێ وەکو مەیدانخوازیەک لە گروپەکانی حەشدی شعبی ئەو بەڵگەی ئەوەیە کە بارودۆخی عراق زۆر ناسەقامگیرە و بەرەو نەئارامیەکی زۆر دەڕوە و هەر کاتێک کە ئەو گژی و ئاڵۆزیانە هەیە بتەقنەوە بارودۆخی عراق زۆر بە خراپ دەڕوە چونکە حکوومەت ئەو حکوومەت ئێستا ناتوانانی کۆنتترۆلی بارودۆخەکە بکە بەڵکو لەلایەنی بۆ نمونە دەسەڵات و یاسادانان و هاوپەیمەند و هەرچی هەیە پەرلەمانە لایەنەکەی تریشی تەنانەت ئەو سوپایش کە هەیە لە کۆتاییدا ئەوەی کە لە بەردەستی حکوومەتە من بڕواناکەم هەروە بە ئاسانی بە قسەی ئەگەر گەیشتە حاڵەتی شەڕ و بە پێکدادان لەگە گروپەکانی حەشدی
بە قسەی یاخود بڕیارەکانی حکوومەت جێبەجێ بکەن. باش بۆیە ینی بارودۆخی عێراق بەرەو ناسەقامگیرە و بەرەو ناسەقامگیریش دەڕوە و ئەوە دەڕوە هەر گروپەکانی حەشدی شعبینیە لە باشووری عێراق هەندێک لە سەرۆک هۆزەکان چەکی قورسیان هەیە زۆر جار کێشەی نێوان دوو عشیرەت لە بەسڕا لە ناسریە بە چەکی قورسێک لای دەکرێتەوە بێ حکومت بتوانێت چەکیان بکات دەستیان بۆ بە واتە دیاردەی چەکداری لە عێراق بە دڵنیایی و ئەم ڕۆشنەبیسبەی ئەبێتە کارەساتێک بۆ عێراق ئەبێتە مایەی سەرهەڵدانی کێشەیەکی گەورە بۆ عێراقیەکان ئەو دیاردەیە چەکداریە یاخود ئەو گروپانی حەشدی شعبی کە گروپی جیاجیان حزبی جیاجیان هەمویان چەکیان بەدەستەوەی هەمویان ئامانجی سیاسیانێ هەمویان بەرژەوەندی ئابوووریان هەیە و بەرژەوەندی ئابوووریانەوێ تا کۆتایی ناتوان بێکەوە ئیدارە بدەن و تا کۆتایی ناتوانن ئەو بەرژەوەندیانە لەسەر ئەو بەرژەوەندیانە ڕێککەون کە تا ئێستا لەسەر ڕێککەوتون بۆیە بارودۆخی عێراق بە شێوەیەکی گشتی بە ئاقارێکی خراپدا دەڕوە و ئەگەر هاتوو تەقینەوەش لە نێوان ئەمریکا و ئێران بوو یاخود ئەگەر هاتوو لە نێوان سوپا و هێزەکانی تری حەشدی شعبی بوو ئەوە زۆر خراپترە بێ. بەڵێ کاگارێز با بینە سەر پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێران ئەلبەتە پەیوەندیی دۆستانە هەبووە هەمیشە و کۆماری ئیسلامی ئێرانیشە و پەیوەندیی نەشاردۆتەوە و زۆر جار مامەڵەی چ فەرمی بێت لە چوارچەوەی عێراق بێ لەگەڵ هەرێمی کوردستان کراوە چ لە سەراستی هێزە سیاسیەکان بێ بەڵام ئێستا ئەوەی بەجی دەکرێت مامەڵەکە سارد و سڕی پێوە دیارە پێشتر ناوەناوە شاندێکی باڵای حەزبی بووە یاخود هەرێمی کوردستان بووە ئەڕۆیشتە تاران ئێستا ئەم شاندانە نابیندرێن هۆکاری ئەوە بۆچی ئەجێڕیتەوە بەڕێستان ئەوە ئەگەر شاند هەبێ یانەبی زۆر کێشە نییە لە ڕێکنەکەوتنی حکوومەتی هەرێم لەگەڵ حکوومەتی فیدرالی بە دەردەکەوێ لەوەی کە لایەنە شیعیەکان دژی خەرجکردنی شایەسەدارەکانی هەرێمن بە دەردەکەوێ پێشتر کاتێک گرفتێکی وا دەبوو لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی ئێران ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆ کاریگەری خۆی هەبوو کاریە کرد و هەوڵ یەدا ڕێککەوتن بکرێ ئەم جارە بە پێچەوانەوە ئەگەر لانی کەم بێدەنگە ئەگەر دژی ئەوەش نەبێ بێدەنگە واتە توانای خۆی بۆ ڕێککەوتنی نێوان هەرێم و بەغدا بەکارهێنە نەهێناوە چونکە ئێمە زانین هەندێک هێزی گەورەی عراقی هەن لە ئامۆژگاری یاخود ڕێنمایی لە ئێران وەردەگرن یاخود ئێران بە حکمی دۆستایەتیش بی کاریگەری بە سریان هەیە و کاتی خۆی کە هانیەدان لەگەڵ هەرێم ڕێکەوە ڕێکەکەوتن بەڵام ئێستا نا ئێستا ئەو هێزانەی هێزە شیعیەکان بەگشتی لەگەڵ ئەوە نین کە لەگەڵ حکوومەتی تەنانەت حکوومەتی فیدرالیش لەگەڵ حکوومەتی هەرێم ڕێکەوەی بۆ سێ چار هۆکار هەیە بە ئێمە لە بەرچاوی بگرین یەکەم لە ماوەی ئەو کێشانەی هەیە لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی فیدرالی و ئەو بێمتمانەیەی لە ئەنجامی ناکۆچەکانی ڕابردوو دروست بووە کاریگەری کردوتە سەر پەیوەندەکان نێوان هەرێم و بەغداد چونکە لایەنە شیعیەکان قسەی خۆیانەکەن ڕاستیان دروست لەلایەن ئێرانیەکان و شرط نییە مجارێ ڕەنگە هەمیشە ئێرانیەکان لە حکوومەتی هەرێم یا لە خەڵکی کوردستان هانەدەن ئەبێ ئەو ڕاستی بزانین یەکێک لە خاڵەکان ئەوەیە کە ئەوانە هەر ئەوە نییە لێرە قسە بکەن لەوێش قسەکەن دۆستەکانیان بەئەکید بە باشە بۆ هەرێمی کوردستان قسە ناکەن دوو لە ڕیفراندۆمەوە یعنی ئەو کاتێکی ئێران دژی ڕیفراندۆم بوو ساردیەک هەیە لە نێوانی هەرێمی کوردستان و ئێران واتە ئێران ڕاستە دەنگ ناکە هاش و هوش ناکە بەڵام ئەوەی لەبەر دڵماوە سێ کاتێک کە پەرلەمانی عێراقی بڕیاری مەسلەی کشانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کرا بەرنامەی کار هێزە کوردستانیەکان لەگەڵ ئەوە نەبوون کە ئەمریکا عێراق بەجێ بێڵێ بێگومان ئەوە بۆ ئێران ئەوەش پرسیارە چوار ینی چەند ساڵی ڕابردوو هەندێک لە هێزە ئۆپۆزیسیۆنەکانی ئێران چەکدارەکانی ئێران هێزە شۆڕژێڕەکانی کورد لەسەر هەندێک ناوچە لەسەر سنوور بنکە و بارەگایان دانایە و یعنی بە جۆرێک لە جۆرەکان بە پێچەوانەی ساڵانی ڕابردوو جم و جۆڵێکیان هەیە ئەوەش ئێران پێی نیگەرانە 5 یان 6 نازام خاڵ تورکیا ڕاستە لەسەر مەسلەی ئەوەی لەسەر بەرژەوەندیەکانی کوردیان نەبوونی کورد بە دەوڵەت ئێران تورکیا سووریا ئەوانە هەمیشە کۆکن واتە لە ڕووی استراتیژیۆک و یەک بیرەکەنەوە هەما هەنجیان لە ڕابردوو کردو ئێستاش ئامادەن بیکەن بەڵام بەهاتنی سوپای تورکیا بەجادەی قێڕ بۆ ناوچەکانی بادی ناوکشانی بەرەو سنوورەکانی ئێران پێی نیگەرانە لەوەش نیگەرانە ئێران واتە کۆمەڵێشت هەن
وایان کردووە کە ئێرانیەکان لە هەرێمی کوردستان بە گومان بن بۆیە بینین بە پێچەوانەی جاران یا پێچەوانەی ساڵانی ڕابردوو خۆیان لە ناکۆچەکانی نێوان هەرێم و حکوومەتی فیدرالی بە دوورگرتیە ئەوەش بوویتە هۆی ئەوەی کە کێشەکان بە هەڵواسراوی بمێننەوە. بەڵێ کاگارێزیانیە کەواتە گەروابێت هێزە شیعەکان بۆیەشە مرونەت نانوێنن ینی هێزێکی هاوکار نییە بۆ هەرێمی کوردستان کە پاڵپشتی هەرێمی کوردستان و ڕێکەوتنی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا بکات یاخود هانی هێزە شیعەکان بدات ئەو پەرلەمانتارانەی کە دژی هەرێمی کوردستان قسە دەکەن یان لەگەڵ ڕێک نەکەوتنە لەگەڵ هەرێمی کوردستان زۆربیان لە کوتلە شیعەکانن ینی کەواتە چارەسەر لەم حاڵەتەداکانن هەندێکیان هەر بە خۆیان دژی مافەڕەوەکانی گەلی کوردستانن زۆرێک لەو پەروەردە بەعسیانەی ئەو پەروەردەیە بەعسیەی کە لە ڕابردوو بیویانە کاریگەری بەسەریانەوە مایە یاخود شۆڤینی بیرەکەنەوە هەندێکیان ئەوەن هەندێکیان وەکو باسمان کرد ئەو ناکۆچە سیاسیان نەکە لە بەرژەوەندی هەرێمنیا هەر ئەوە نا مەسەڵی ڕێک نەکەوتن تەنان پەیوەندی بە تورکیاشەوەیە یعنی بۆ ئاگاداریتان ینی ئەمە کاتی خۆی لە بەغدا بووین و سەرۆکی لێژنینەوە بووم ئاگادار بووم ینی زۆر جار تورکیا زانیاری لەبارەی نەوت و لەبارەی ئەو بڕنەوتەی کە حکوومەتی هەرێم ئاشکرای نەکرد ئەو بە ڕوونیت ئەیدا بە عێراقوە ئەیدا بە حکوومەتی عراقی بە تایبەتی لەگە هەندێک ناوەندی تایبەت و ئێستاش بۆ ئاگادە تورکیاش یعنی تورکیاش هەوڵەدا کاریگەری خۆی لە ڕێگەی لە ڕێگەی ئەو لایەنانەی لێی نزیکن لە هەندێک سونە و هەندێک تورکمان و ئەوانە کاریگەریان هەبێلەوەی کە ڕێک نەکەون یاخود زانیاری غەڵەتیش بە حکوومەتی عێراقەدەن کە لە بەرژەوەندی خەڵک نییە بەگشتی یعنی ڕێککەوتنی عێراق و هەرێمی کوردستان لە بەرژەوەندی زۆر لایەن نییە لە بەرژەوەندی زۆر لایەن نییە بۆیە شابینین لایەنە شیعیەکان خۆیان خستۆتە سەر پشت کوتلەکان تەنانەت ئەو ڕۆژە من لە یەکێک لە چاو پێکەوتنەکان لەگە یەکێک لە سەرکردەکانی شیعە قسەمانە کرد دەیگوت ئەگەر کازمی پیاوە بە 1 ملیۆن دینار نەک 320 ئەوەندە 300 میلیارد دینارە بۆ هەرێمی کوردستان بێری 1 ملیۆن بنێری بزان سبەی لایەدەینیاننا باوەزیری دارا 1 ملیۆن بۆ هەرێمی کوردستان خەسکە بزان لایەدەین گوتم ئاخرەوە چۆن نەتوانن بەتەنیا ئەڕێ ئێمە بەتەنیانین ئێمە لایەنە شیعیەکان کۆکین لەسەر ئەوە کۆکن لەسەر ئەوەش پەیوەندی بەو بێمتمانایی بە هاندان لە دەرەوە بە شۆڤینیت هەیە ئەو بێمتمانیش دروست بە کە ئەڵێن بێمتمانەی دروست بە بەڕاستی بەشێکی ئۆباڵەکەی بۆ خۆشمانە گەڕێتەوە بێ بزانێت یەکلایەنە دروست نەبووە. باشە ئێستا چۆن هەرێمی کوردستانەوە چارەسەر بکات زیاد لە 10 ڕۆژ شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکاتی بەڕێز قوبا تاڵەبانی لە بەغدا بوو هێزولانە سیاسەکانی بینی پەرلەمانی بینی مەسەلە حکوومەتی بینی ئەمانەی هەموو بینی ینی چارەسەر چیە بۆ ئەم حاڵەتە بۆی ئەم گرژیانە کەم ببنەوە کە بەو شێوێت تون نەبن لەگەڵ ئێمەوە ئەو بێمتمانەی ئەگەر لە لای هەرێمی کوردستانی هەرێمی کوردستانی شەوڵی چارەسەرکردنی بدات. چوونی ئەو شاندە باش بوو ینی شاندەکە هەوڵی زۆریدا و کە تەمی گومان لە نێوان هەردوو لا بڕەوێنێتەوە و ئامادەی خۆیان بۆ جێبەجێکردنی تەنانەت یاسای کورتێنانی پڕکردنەوەی کورتێنانی بودجە یان دەربڕی و ئامادەی خۆیان دەربڕیوە بۆ ئەوەی لە بودجە لە یاسای بودجە هاوکار بێن و کێشەکان تر بەڵام کێشەکە لێرەدا ئەوەیە کە ئەوە درەنگە ئەو جۆرە گفتوگۆیە چونکە بێمتمانەیەەکە زۆر گەورە بووە و لەبەرەوەی هەرێمی کوردستانیش بە قەیرانێکی داراییدا دەڕوە لایەنە عێراقیەکان بە تایبەتی ئەوانەی خۆشی و بەختەوەریان بۆ هەرێمی کوردستان ناوێ بە تایبەت ئەوانە پێیان وایە ئەوەش ڕاست نییە ئەوە لەبەرەوەی هەرێمی کوردستان تەنگاو بووە لەبەرەوەی لە قەیراندایە بەو شێوێ هاتوونەتە بەغدا واتە بە نیەت پاچی وەری ناگرن ئەوە لەلایەکی ترش خۆشیان ئەیانەوەی کە قەیران هەیە لە هەرێمی کوردستان قەیراندارەیە ئەوانش فشاری زۆرتر بکەن بۆ ئەوەی ئێمە لە زیاتی ئەوەی مافە دەستوریەکانی تری وەکو مادەی 140 ئەو مافانەی ترکە جێجی کراون لە دەستور وە دەست بێنین تەنانەت بۆ ئەو بۆ موچە پاڕێنەوە یاخود بۆ ئەوە پاڕێنەوە کە بڕێک پارەمان بۆ خەرچکەن بۆی ژیانی هاوڵاتیان لەو قەیرانە ڕزگارکەین واتە ئەوانیش ئێستا ئەیانەوێ بەو شێوەیە فشار بخەنە سەر هەرێم بۆی هەرێم کێشە سەرەکیەکانی خۆی لەبیر بچێتەوە و هەرێم پێگەی هەرێم لە ناو دەوڵەتی عێراق بێهێزتر بکەن یاخود بچووکتر بکەنەوە ئەو نیەتە لە ناو هەندێک لایەنی سیاسی عێراقی هەیە و بەڕوونی ئەبیندرێ زۆری نەمانیان زۆری نەنیان تەنها چەند دەنگێک بەڵام ئەو شاندە
نا زۆرن ئەمە ناڵێم زۆرن ئەوانە هێزی گەورن و ئەو بێمتمانەیەک هە لە ڕابردوو دروست بووە تەکید دەکەمەوە کاکزانە لێک تەرەفا بە هۆکاری عراق دروست نەبووە حکوومەتی هەرێمی کوردستانیش ئۆباڵی نیوەی دروستبوونی ئەو ئۆباڵی لانی کەم ئەکەوێتە ئەستۆکە ئەو بێمتمانەیە لێ نێوان دروست بووە تۆ سیر کە ئێستا گفتوگۆ لەگەڵ حکوومەتی هەرێم ئەبێ گفتوگۆ لەگەڵ حکوومەتی عراق بکە حکوومەتی عراق ئامادەیە کێشەکان چارەسەر بکە بەڵام ناتوانێت و ناوێری چکە لە پەرلەمان گرفتەکە گەورەتر دەبێت هیچ هێزێک نیە بتوانێت لەبەرەوە ئێستا قەیرانەکە زۆر لەوە گەورەترە کە بەڕێککەوتنی نێوان حکوومەت و حکوومەت بەنێککەوتی نێوان سەرۆکی حکوومەت و ئەوە جێبەجێ بکرێت چۆن حکوومەتی هەرێم ئەم ماوەیە شاندێکی نرد و گفتوگۆی کرد و تا ڕادەیەکی باش هەنگاوینە بەڕاستی ئەبێ لایەنە سیاسیەکانی کوردستانیش لەسەر ئاستی سیاسی لەگەڵ هێز و لایەنە سیاسیەکانی عراق لایەنە شیعی و سونیەکان ئەبێ لە مەیداندا بن و هەوڵ بدرێ دەرچەیەک بدۆزرێتەوە و لایەنە عراقیەکان دڵنیا بکرێنەوە لەوەی کە ئەو هاتنە پێشەی هەرێمی کوردستان ڕاستە ئێستا قەیران هەیە بەڵام هاتنە پێشەکە بۆ بەرژەوەندی عراق و هەرێمی کوردستانە چکە ئەگە لایەنە سیاسی عراقیەکان بەو شێوەیە بیر دەکەن وان پیانوانە بێ ئەوانش کێشەیان نییە پیانوانە بێ گرفتەکانیان کۆتایی هاتووە بە پێچەوانەوە فەرموو ئێستا بارودۆخی ئەمنی لە عراق لە ئان و ساتی تەقینەوەدایە بارودۆخی ئابووری زۆر خراپە لایەنە سونیەکان تەنانەت کە دێن دژی شایستە دارایەکانی هەرێمی کوردستان دەست هەرە بڕن لە ناو پەرلەمان با بچن ئەوان لە ڕوومادی و لە مووسڵ خۆپیشاندانێکی سەد کەسی بکەن با بچن تەنانەت داوای ئاو خواردن داوای دروستکردنەوەی مەکتەبەکان لەو حکوومەتە بکەن ئێمە ئەزانین بارودۆخی سونە خەلکی سونە لە ناوچە سونە نشینەکانی ڕوومادی و تکریت و ئەوانە لەو پڕی خراپیدایە واتە ئەوان بەداخەوە ئەوان لە زیاتی ئەوەی ئێستا هاوکاری هەرێمی کوردستان بن بۆی هاوسەنجی دروست بێتەوە لە عراق بە پێچەوانەوە ئاوی خۆیان لە ئاشی دەوڵەتی لایەنە شۆبیەکانی ناودەوڵەتی عراقی دەکەن و باری هەرێمی کوردستانیان قڕس کردوتەوە واتە من مەبەستم لەوێ ئەوانە ئەو کارە دەکەن ئەیکەن بەڵام هەڕەشەکانی داعش هەڕەش قەیرانی دارایی ئەوانە مەترسیدارن یعنی بۆ نمونە ئێستا عراق وردە پارە قەرز دەکات و موچەی فەرمانبەرانی عراقی پێدەداتن بەڵام بە ماوەیەکی زوو ناتوانێت ئەو قەرزانە بداتەوە وردە نرخی دیناری عراقی دادەبەزێ وردە کێشەکانی عراق کەلەکە دەبن واتە عراق ڕوبەڕووی لە داهاتوو دەچاوەڕێنێک باردۆخی باش پێچەوانەوە ڕوبەڕووی قەیرانی دارایی قەیران دارایەکەی باوا بزانین گەورەترە بێتەوە ڕوبەڕووی قەیرانی سیاسی بێتەوە ڕوبەڕووی قەیرانی تایفی بێتەوە ڕوبەڕووی ڕەنگە لە ئەنجامی ئەو ململانە نێوان ئەمریکا و ئێران ڕوبەڕووی قەیرانێکی کێشەیەکی ئەسکەریش بێتەوە بۆیە بۆی عراقیەکانیش وا باشە بۆی عراقیانیش وا باشە لەگەڵ هەرێمی کوردستان ڕێکەون بۆ ئەوەی باشی و خراپەکانمان هاوبەش بن یعنی ئەوان ئەگەر ئێستا لاق لەسەر لاق دادەنێن و پێیان وایە هەرێمی کوردستان لە قەیراندایە خۆشیان لە قەیرانی گەورەتر دانا بەڵام بە حکمی ئەوەی ئەوان دەوڵەت و ئێمە هەرێمین هەرێمەکەشمان بە خۆتان نەزانن بەو دەوڵەتانە دەورە درایە کە چارەی حکومڕانی کوردیان لە بنچینەدا ناوێ ئەوەیە بەڵام بە دڵنیاییوە ئەمە ئەتوانین لایەنە سیاسەکانی کوردستان ئەتوانین بە گفتوگۆ بە خستنە ڕووی ئەو مەترسیانەی کە بەرۆکی عراقیان گرتووە و لە ئایندەشدا بەرۆکی عراق دەکردن بخینە ڕوو بۆی پێیان بڵێن ناکرێ ئێوە پێتان وابێ دنیا شامی شەریفە و ئێمە لە قەیرانداینە بە پێچەوانەوە قەیرانی هەرێمی کوردستان کاریگەی لەسەر قەیرامی بەسڕاشەیە ئەوان لە بارودۆخێکی تەنانەت لە بارودۆخێکی زۆر نالەباردانەوە و نالەبارێکەش تا دێ زیادەی بۆ نمونە ئێمە ئێستا بەشێکی زۆری لە گەنجەکانمان داوای دامەزراندن و کاردۆزینەوە دەکەن لە حکوومەتی هەرێم ئێمە ژمارەی زۆر لە دەرچوانمان هەیە شایستەی ئەوەن و پێویستە حکوومەت کاریان بۆ بدۆزێتەوە یاخود داین مەزرێنی ناتوانێت لە عێراق ئەو کێشەیە دەبقەدەر هەرێمی کوردستان زیاترە لەبەرەوەی ژمارەی ئەوانەی کە پێویستە کاریان بۆ بدرێتەوە یا دابمەزرێن زۆر زیاترە و ژمارەی ڕێژەی نفوسیش ڕێژەی لاوانیش لە بەسرا و لە ناسریە و لە بەغدا زۆر لە هەرێمی کوردستان زیاترە لەبەرەوە ئەوانیش هەمان کێشیان هەیە بەڵام ئەوان ئاڵایەکیان هەیە لە نەتەوە یەک گرتوەکەن بەڵێ بەڵام ئێستا بە پێویستی نازانی کە هێز و لایەنە سیاسەکان سەرۆکایەتەکە بێت سەرۆکایەتی هەرێم بێشاندێکی جۆرا و جۆر لە هێز و لایەنە سیاسەکان سەردانی لایەنە شیعەکان بکات تێگەیشتنێکیان بۆ دروستکە کە بەنی مەسەرن ئەگەر ئەو بێباچیە بێباچەکەیان بۆ ڕوونکاتەوە گەر لە تەرەفی هەرێمی کوردستانە لە ئەوەی تەرەفی هەرێمی کوردستان ڕوونکاتەوە چکە ڕەنگە دۆخی بەغداوەکو بەڕێز دوتت ئەوان پرۆژه یاسای بودجیان هەیە لانی کەم خەڵکەکەیان بۆ شێوەیە تووشی قەیرانی دارایینەوە بەڵام خەڵکی هەرێمی کوردستان لە قەیرانێکی دارایی قورسدایە بڕوا بکە ئەوانش لە قەیرانی داراییدانا
حکوومەت ناتوانێت خزمەت گوزاری پێشکەش بە هاوڵاتیانی خۆی بکاتن لە بەسڕا لە ناسریا تەنانەت لە باشووری بەغدا کە ئەچی وا دەزانی لە ئەفریقیایی یان ناتوانێت جادەبا ناتوانێت ئاودابین کە ناتوانێت مەکتب ناتوانێت خستەخانە بکاتەوە لە گەڕەکە نوێیەکان ئاگادار بە قەیرانەکە زۆر لەوە گەورەترە بەڵام ئەتۆ باز دەکەین ناکرێەوە شان بچێ بەڕایمان لە بنچینەدا ئەو شان چون و شاند هاتنە ماڵی هەرێمی کوردستانی وێران کرد ئێمە هەرێمێکی نیمچە دەوڵەت بووین لە ناو دەوڵەتێک ڕێز و پێگەیەکی گەورەمان هەبوو لە ناو دەوڵەت لە ئاسەر ئاستی دنیا شان دەچی و شان دێتەوە بەیانی شان دەچی و شەو نیوە شەو شان دەگەڕێتەوە پێویستە عێراق هەرێمی کوردستان وجودی هەبێ پێویستە لە بەغدا بێ وەکو ئەڵێ پا لەوێ دابکتێ هەمیشە لەوێ بێ هەمیشە حزوری هەبێ بەردەوام لە گفت و گۆدا بێ ئەوە نییە ئەچیم و سەردەمی جاران نییە لەگەڵ حکوومەتی ناوەندی ئەچی ڕێکەکەوی یا ڕێک ناکەی و خەڵک حەقی بەسەریەوە نەبێ ئێستا تۆ پێویستیت بەوێ لەگەڵ حیزبەکان پێویست پێ لەگەڵ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لەگەڵ ڕۆژنامە نووس لەگە کەناڵەکانی ڕاگەاندن لە خەتبی لایەنە شیعیەکان و لایەنە شۆڤینیەکانی شیعەکان هەمویان نابێگومان شتێکیان کردووە شەقامی عەرەبی شیعیان کردوتە دژی کورد ئەوان چەندین ساڵە دهۆڵێکە کوتن ئەڵێن هەرێمی کوردستان پارەی خۆی داهاتی خۆی بۆ خۆخوا و لە داهاتی بەسرا و ناسریە و عیمارەش بەش ئەبات کوردستانیان کردوتە بەهشت و ئێوەش بێ مەحروم بووینە لە خۆشی ئەو نەهامەتی ئەوانی خەڵک تێدەژی هەمووی خستۆتە ئەستۆی حکوومەتی هەرێم حکوومەتی هەرێمیش چەندین ساڵە لەو بابەتە بێباک بووە ئەبێ لەوێ بێ نابێ بڵێن شاندێک چوو شاندێکاتەوە لە ڕابردوودا زۆر جاری تریش قسەمان کردووە گلەیان زۆر هەبوو لایەنەکان نەحەقیان نەبوو یانی چی شاندێکە چوو بەیانە چوو بە پڕەپڕ نیو سعات لای و حزب و نیو سعات لای و حزب و نیو سعات لای سعادە و ئێوارش ئەهاتەوە لە بەغاخەویان لێ ناکات ئەوە یەکەمین جارە شاندێک بچی دوو هەفتە لێ بینێتەوە بۆ گفتوگۆکردن کە ئەزانین کاریگەری هەبوو چەندە لە وەختێکی زۆر خراپدا بوو بەڵام کاریگەری هەبوو لەبەرەوە ئەبێ لەوێ بین ئەبێ ڕێک بکەوین ئەبێ نیەتی ئەبێ لایەنە سیاسەکانی عێراق دڵنیای شەقامی نەکەی لایەنە شیعیەکان شەقامی عێراقیش بکەنەوە کە ئێمە دژی بەرژەوەندەکانی ئەوان نین پرۆژەی ئێمە پرۆژەیەکی جیان نییە بۆ نمونێمە نامانەوێ ئێمە های لایف بژین و ئەوانیش لە بەدبەختی دابژن ئێمە کاتێک باسەکەی ڕێک بکەوین لە بەرژەوەندی ئەوانیشە ئەبێ وە خەلکی تری هەیە لایەن هەنا دۆست هەنا بەخۆ لە ناو لایەنە شیعیەکانیش دۆستمان هەن بەڵام ئەوەندە قسەی ئەوانمان کوردەری ناو ئێستا هەندێکیان ئامادە نەجارش قسە بکەنەوە دەیوەرن ڕێک بکەون نەوت بنێرن و دوو ڕۆژێنێری و ڕۆژی سێم ئەیبڕی ڕۆژی چارەمەنی ڕۆژی پێنجم ئەڵێ خەلەلی فەنیە و شەشەم هەر نانێری چەندین جارە ئێمە ئەو کێشەمان دیوە چەندین ساڵە ئێمە کێشەی نەوت کێشەی دەستوریمان هەیە مەسەلەی نەوت کێشەیەکی دەستوریە ئەکرا ئێمە ڕاستە ئەوان نیەتیان باش نییە بۆی دەسەڵاتەکانی هەرێم کە ئەیانەوێت دەسەڵاتی هەرێم کەم بێ لە بەڕێوەبردننی مەلەفی نەفت بەڵام ئەکرا ئێمە بە شێوەیەکتر لە گەریان ڕێک بکەوین ڕۆژمان بەو ڕۆژە نەگەیشت بە تۆ باسی هەرێمی باسی چوونی شان دەکەی پێشەوە باس بکەم هەرێمی کوردستان ئێستا گلەی لە هەرێمی کوردستانەکەی ئەڵێن داهات هەیە بەڵام حکوومەتەکە گەندەڵی تێدایە بەڵام بەرپرسەکان ئەیدزن ئەیە بێ حکوومەتی هەرێمی کوردستان لایەنە سیاسیەکان ئەبێ ئەستۆی خۆی پاک بکەنەوە لەوەی کە ئەو داهاتەی هەیە بیخەنە ڕوو بۆ ئەوانی نەخەنە ڕوو بۆ پەرلەمانەکەی خۆمانی بخەنە ڕوو بۆ ئەوەی بە دوواداچوون بکرێ ئەبێ حکوومەت بەبێ ئەوەی حکوومەت پەرێزی خۆی پاکاتەوە بەڕاستی لەوێش قسەی ناڕوە ڕاستە لەوێ گەندەڵی زیاتری شێ لێرە بەڵام لە کۆتاییدا ئەوان ئەو گەندەلی لێرێ و ئەو قسانەی لە هەرێمی کوردستانێکرێ ئەیکەنە پاساوێک بۆ ئەوەی داوا ڕەواکان و داوا دەستوریەکانی هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێ چۆن نەکرێ ئێستا ئەڵێن پێویستە یەکدەنگ بێ منیش ئەڵێن پێویستە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان یەکدەنگ بین چۆن یەکدەنگ لەسەر هەرێمی کوردستان لەسەر شێوازی حکومڕانی ببوورە لەسەر شێوازی حکومڕانی یەکدەنگ نەبین بەڵام بچین لە بەغدا یەکدەنگ بین کاتێک لێرە لایەنە سیاسەکان یەکدەنگە بین کاتێک پرۆژەیەکی نیشتیمانیمان هەبێ بۆ ئێرە و بۆ بەغداش ئایا بەڕاستەکەی ئەوان سێلاین ئێستا ئێمە لە حکوومەت خۆشمان لە ناو حکوومەت ئەو سێلاین ناکۆچیمانی هەیە ئێستا لە هەرێمی کوردستان و پرۆژە نیشتیمانی هەیە نەخێر نییە نەخێر نییە بەداخەوە هەندێک لایەن حەزەکەن کێشەکانی بینی هەرێم و بەغدا قوڵ بێتەوە لایەنی کوردستانیش بۆی هەرێمەکە بڕوخێ یا حکوومەتەکە بڕوخێ هەندێک لایەنی تریش هەیە لە دەسەڵات وا بیرەکەنەوە پێیان وایە ئەگەو کێشانە هەبن لە ئەنجامدا لە بەرژەوەندی ئەوانە بە بیان و نیشتیمان پەروەری و نەتەوە پەروەری و غەدرمان لێ دەکرێ و لەسەر کورسی دەسەڵاتە منەوە بەڕاستی ئەو دوو جۆرە بیرکردنەوەیە هەڵەیەکی گەورن ئەبێ حکوومەتی هەرێم یەکێتی پارتی گۆڕان ئەبێ خەڵک دڵنیاکەن و لەوەی داهاتی نەوتی لە هەرێمی کوردستان چەندە و چۆن خەرجەکرێ ئەبێ ئەوانەی گەندەڵیان کردووە بدرێنە دادگا ئەبێ خەڵک دڵنیا بکرێتەوە وەلایەنە سیاسەکان لەسەر شتێک ڕێک بکەون لێرە ڕێک بکەون اینجا بچن لە بەغدا بە دڵنیاییوە قسە بکەن بەڵام تۆ وەکو خۆت بۆ نمونە هەندێک لایەن هەن ڕاستە کاریگەریان نیە بەڵام بۆ ئاگاداریتان بۆ تێکدانی بارودۆخەکە کاریگەریان زۆرە فەرمونون ئێستا
هەندێک لە بەرپرسانی ئێرە یاخود ئەندام پەرلەمانەکان قسەکەن لە چاو پێکەوتنە تەلەڤیزیۆنەکان بەڕووی ئێمەی دادەنەوە ئەڵێن کاکە ئێوە وا ئەڵێن ئێوە خۆتان وا ئەڵێن خۆتان واتە کاریگەری هەیە لەبێ لای ئەبێ بەبێ ئەوەی ئێمە بیر لە چاکردنی بارودۆخی هەرێمی کوردستان بکەینەوە کاریگەریمان نابێ کەی حکوومەتی هەرێمی کوردستان چاکسازی چی بنەڕەتی لە جونگە سەرچەکانی خۆی داکردووە لایانی کەم لایەنە سیاسەکان و پەرلەمانی لێ دڵنیا کردەوە ئەو کاتە ئێمەش لە عراق بێم نەتەبین و ئەتوانین لەسەر پێی خۆمان بۆستین بەڵام ئەو بەدگومانی و ئەو هەموو بەڵێ ببوورە ئێستا باسێکی تر لە ناو هاوڵاتیان زۆر گەرمە مەسەلەی ئەو ڕێکەوتنە بەشێک لە پەرلەمانتارە کوردەکان مەسە لە من شەوی ڕابردووشە لە پانۆراما پرسیارم لە جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عراق کرد کە کووردە یعنی بەشێک لە پەرلەمانتارە کوردەکان هەر لە ئەنجومەنی نوێنەرانی عراق باز لەوە دەکەن ئەگەر بێت و دوای ئەوەی پرۆژه یاساکە لە ئەنجومەنی نوێنەران دەبێت بە یاسا حکوومەتی هەرێم 250,000 بەرمیل نەوت بنێرێت ئەو وەختە خۆشگوزەرانی لە هەرێمی کوردستان نانی کەم 30 ڕۆژ جارێک موچە دێت و هەرێمی کوردستان تا ئێستا ڕازینە نەوت بنێرێت دەیەوێت داهاتە نەوتیەکان بنێرێت پێت وایە ئەوەش گرفتێکی ترە یان تەنها مۆماتەڵەکردنە بەکات زین چۆنە یعنی بەداخەوە هەندێک جار هەندێک شت ئەکرێ لەبەرەوە لە ڕابردوودا هەرێمی کوردستان حکوومەتەکەی خۆمان ئەوەندە هەڵی کردووە ئەوەندە هێڵی کردووە ئێستا هەندێک جار غەڵەتی لایەنێکی تریش یاخود بەدبەختی بۆ حکوومەتی هەرێمە گەڕێتەوە خەڵک بڕوان ناکە یعنی پێتان وانە بێ کاکەزانە ئەگەر هات و حکوومەتی هەرێم گوتی ئەوە ئەمن نەوتەکەم تەسلیم کەم و یەکسەر موچە کلاشەی دەکا لە کوردستان یەکسەر پارە دێ یەکسەر ئەوە وان نییە ئێمە کێشەیەکی دەستوری هەرێمی کوردستان لەگەڵ عێراقەیە ئەو کێشە دەستوریە بە یاسایەک چارەسەر دەکرێت من تاکید دەکەمەوە چەندین ساڵە لە 2007 پرۆژە یاسایەک هەبووە دەربکرێ بۆی کێشەی نەوت لە نێوان هەرێم و بەغدا بە یاسا چارەسەر بکرێت ئەو مقۆی لەسەر نەمینێ جێبەجێ نەکراوە لە 2011 پرۆژەیەکی تر هەبووە ئەویش جێبەجێ نەکراوە ئەوە عراق بە دەرەجە یەک لی بەرپرسیارە ئینجا هەرێمی کوردستان بە دەرەجە دوو عراق بە دەرەجە یەک لەبەرەوەی ئەویست هەندێک لە ماف و دەسەڵاتەکانی هەرێم لەوەی کە لە دەستور دیاریکرا کەمتر بکاتەوە یا لێکدانەوەی ئەو لەسەر دەستوروا بوو هەرێمی کوردستانیش لەبەر ئەوەی ئەیدیت عراق کێشەی هەیە داعش هەیە ململانی ناوخۆی هەیە کاتی خۆی خۆپیشاندانی ناوچە سونیەکان هەبوو خۆی خست بۆ سەر پشت ئەویست نیەویست بەڕاستەکەی ئەگەر من بە ئینساف قسە بکەم هەردوو لانەیان دەویست عراق دەیویست یاساکە هەڵگرێ بۆ کاتێک کە عراق بە قووەتە بێتەوە و هەرێم زەعیفە بێ ئینجا یاساکە دەرچوێنێ هەرێمی کوردستانیش هەمیشە زەختی دەکرد بۆی بەو مەرجانێک کە خۆی ئەوێ یاساکە دەرچوێنێ لەبەرێ پێی وابوو بارودۆخی عراق نالەبارە لەو نالەباری ئەتوانی دەستی خۆی بۆشێنێ ئەوە هەڵەیەکی گەورە بوو واتە من نازانم ئێستا لە ڕێککەوتنەکان گەیشتینە 250 300 400 من نازانم من حەکم لە ژمارە نیە دەستور مافی دیاری کردووە دەستور مافی هەرێمی کوردستانی دیار کردووە ئەبێ هەرێمی کوردستان و خەلکی کوردستانیش داخوازی ئەو مافە دەستوریە بکەن واتە نابێ ئەوە لە بیرکەن ئەوەی ئێستا لە پرۆژە یاسا جێگی کراوە زۆر باشە پرۆژە یاسایی بودجە جێگی کراوە بەڵام ئایا ئەو پرۆژە یاسایە دەڕوا من بە دڵنیایە پێتان بڵێم بەو سیاست و بەو هەڵومەرجانی ئێستا لە بەغداهن ناڕوە ئەبێ حکوومەتی هەرێم ئەبێ لاینە سیاسەکان ئەبێ خەڵک ئەبێ باش هەوڵی باش بدرێ و ئەبێ لە هەموو لایەکەوە هەوڵ بدرێ تا بتوانین بەو شێوێ تێپەڕێدرێ ئێمە سەتا هەفتەی بودجەمان هەبوو و داهاتەکانی خۆشمان بۆ خۆمان بوو کاتی خۆی یعنی خەڵک ئەبێ ئەو پرسیارەشی لا دروست بێ بۆ کاتی خۆی حکوومەتی هەرێم سەتی هەفتەی جێگیر دەکرد و داهاتە ناوخۆیەکانیشمان بۆ خۆمان بوو بۆیە ئێستا سەتی هەفتە نییە سەتی 12 و یعنی 13 کەمترە لەگەڵ ئەوەشدا ئەبێ نەوتیش بدەین داهاتە ناوخۆکانش بن تا ئەوە بە بەڕاستەکەی بڵێم ئەوە هیوادارین دەرفەت هەبی ڕۆژێک لەسەر نەوت و ئەو شتە بەرنامە بکەین ئەوە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کاتێک کە استراتیژەتی هەرێمی کوردستان لە بەغدا بە جۆرێکی تر ئیدارادرا کاتێک کە مامجلال بڕیار بەدەست و ئیدارەی پەیوەندەکانی نێوان هەرێم و بەغدای ئەدا دوای 2009 وردە وای لێهات ئەو مەرجانەمان بەسەدا بسەپێنن هەڵەکانی حکوومەتی هەرێم و پێداگریەکانی وەکو دەڵێ حکوومەتی عراق لەسەر باشە کاگارێز ئەوە ئەنجامەکێتی کاگارێز ئێستا دۆخی خەڵک خراپە خۆت ئەزانی مەسەلەن لە 2020 وێڕای نەهامەتیەکانی کۆرۆنا و وێڕای ئەو
بێوەزعەیە کە دروست بووە مەسەلەن خەڵک پێنج موچێ وەرگرتووە هەندێکی بەلێ بڕینەوە وەرگرتووە دۆخی خەڵک خراپە مەسەلەن ئێستش خەڵک مانجی دە و 11 وەرنەگرتەوە خەریکن بۆی پاشەکەوتەکەن و چاوەڕوانی مانجی یەکی ساڵی داهاتووە ئەنی ژیانی خەڵک زۆر خراپە و باز دەوەژەکرێت زۆر جار بەەوە بجوێ خەڵک دەدرێکە بەغدا یان هەندێک لایانی نادیارە یانەوەی قوارەی هەرێمی کوردستان تەواوەتی نەهێڵن یان بچووکەنەوە هەرێمی کوردستان بۆ ئەوەی متمانە بە خەڵکەکەی خۆی دروست بکاتەوە و بۆ ئەوەی بتوانێت خەڵکەکەی بکاتە پاڵپشتی خۆی و خەڵکەکەی خۆی بژێنێت ئەبێت چی بکات کەواتە ئەمەش یەکسانە بە پاراستنی قوارەکەی واتە لەم حاڵەتە ئەبێت چی بکات یەک حکوومەتی هەرێم دوو ڕێگای لە پێشە لەو کەناڵە چەندین جارگوتومە سەی لە پێش نییە یان ئەوتە چاکسازیەکی بنەڕەتیەکە یان ئەوتە ئەڕوخەیە هیچ دەرفەتری لە پێش نەماوە چاکسازیە بنەڕەتەکەشی لەوەیە هەموو داهاتەکانی هەرێمی کوردستان کۆ بکرێتەوە و بخرێتە بەرچاوی خەڵک لانی کەم بخرێتە بەرچاوی پەرلەمانی کوردستان بەگشتی دڵنیابیتەوە داهاتەکان ئەو هەن دوو ئەو گەندەڵی و گەندەڵکاریەی لە کۆمپانیاکان و لەسەر زەوی زار و نازامچی و لەوێ ئەکرێ ئەبێ ئەو کۆنتترۆل بکرێ و لانی کەم ئەگەر هەمووشی نەبێ بەشێک لەو بەرپرسە گەورانە بەشێک لەو مافیایانە بدرینە دادگا واتە ئەگەر هاتوو خەڵکی کوردستان دڵنیا بووە کە هەرێمی کوردستان داهاتەکانی هەر ئەوەندەن کە دابەشیەکە و خەرجەکانی ڕاستن خەرجەکانی تەخشان و پەخشان نییە بەڵکو بۆ خزمەتی خەڵکە من دڵنیام چۆن 92 93 94 95 خەڵکی کوردستان سەر ڕای نەبوونی پشتیوانی لە حکوومەتەکەی خۆمانە کرد ئێستاش خەڵک پشتیوانی لە حکوومەتەکەکە ئەوەی لە پێشە من لە یەک شتە ترسم ئێستا لەبەرەوەی کێشەکانمان لەگە عراق خەریکن قوڵە بنەوە لەبەرەوەی عراق بەڕاستی ناحەقی بەرامبەر بە هەرێمی کوردستانەکە ئێستا ئەوە بکرێتەوە دەستکەلایەکی تر بکرێتەوە بیانوویەکی تر بۆی حکوومەت درێژ بە هەمان ئەو سیاسەتەیدا کە دەمێکە فەشەلی هێناوە ئەوە مەترسیدارە لەبەرەوەی کێشەمان هەیە و لەبەرەوەی ئەبێ یەک دەنگ بین و ئەبێ یەک هەڵوێز بین و با ئێمە چاو لە خۆمان پۆشین ئەو چاوپۆشینە دادی هەرێمی کوردستان نادا داهاتەکانی هەرێمی کوردستان کەم نین ئەگەر ئەو داهاتانە کۆ بکرێنەوە بەڕاست و دروستی خەرج بکرێن دڵنیام خەڵکی کوردستان لە حکوومەتەکەی خۆی بە بیانوو نییە دڵنیام خەڵکی کوردستان حکوومەتی خۆی بە حکوومەتێکی بێگانە ناگۆڕێتەوە چکە کاتێک ئەبێ خەڵک ئەو بزانێ گەندەڵی لە عراق زیاترە لە هەرێمی کوردستان و ئەبێ خەڵک ئەو بزانێ حکوومەتی عراقیە لایەنە سیاسەکانی عراق لە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان دڵسۆزتر نین قسەکردن جودایە بەڵام بەکردەوەش جودایە بەڵام جاری وایە ئینسان لە کاتی غەرقبوونی ئەڵێ دەست بۆ زلە جیایەکە بە بۆ پوشێکە بە بۆی ڕزگار بێ هەندێک جار هەندێک لایەنی سیاسی یا هەندێک کەس پەنا بۆ دوژبنی شەبەن بۆی ڕزگاریان بێ دەبێ ئەبێ لایەنە سیاسەکانی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان بەجددی بیر لە چارەسەر بنەڕەتیەکان بکەنەوە کاتێک هەرێمی کوردستان دڵنیا بۆ کاتێک خەڵکی کوردستان پشتیوانی لە حکوومەتەکەی خۆی کرد و متمانە گەڕاوە دڵنیا بە عێراق بە ئاسانتر گفتوگۆ لەگەڵ هەرێمی کوردستانەکە داوەڕەواکان و داوا دەستوریەکان باشترە سەلمێنی بەڵام تا گرفت لە هەرێمی کورد گرفتی سیاسی لە هەرێمی کوردستان هەبێ و گرفتی گەندەڵی هەبێ و قەیرانی دارایی هەبێ عێراق زیاتر مەرجەکانی خۆی بەسەر هەرێمی کوردستاندا دەسەپێنێ ئەوەش دەبێتە زیاتر و زیاتر لاوازبوونی پێگەی هەرێمی کوردستان سیرکەن پێگەی هەرێمی کوردستان ئێستا بەراورد کە بەدە ساڵ پێش ئێستا لە ڕووی دیبلۆماسی لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی لە هەموو ڕوویەکەوانە لە هەموو ڕوویەکەوە یعنی بارودۆخەکە بەرەو خراپی ئەڕوە ئەبێ دان بە و ڕاستێدا بنین چێ لێی بەرپرسیارە ئێخۆ چێ لێی بەرپرسیارە هاوڵاتیەک لێی بەرپرسیار نییە معقولە لێپرسراوانی ئێمە منیش خۆشم لە ناو دەست حیزبێکی دەسەڵاتم دان بە و ڕاستێدا دەنین کاکە ئێمە هەڵەمان کردووە غەڵەتمان ئەو وڵاتە بەڕێوە بردەوە با چاچی کەینەوە لەسەر دەستی ئێمە ڕزگار کرا دەستمان خۆش بی ئێخۆ ناکرد لەسەر دەستی ئێمەش بڕوخێ لانی کەم کە پێمان ناکرێت ڕاستیەکان بە خەڵک ڕابگەێنین ئێمە ڕزگارمان کرد بەڵام ناکرێت لە دەستی ئێمەش بڕوخێ بەو شێوێبی ئەڕوخێ یعنی پاساوی ئەوەی کە ئێمە خەبات و ئێمە قوربانی دا و ئێمە قوربانی دیمە لە بەرامبەر داخوازی لاوان لە بەرامبەر دانەمەزراندن لە بەرامبەر نەبوونی هەلیکار لە بەرامبەر برسێتی ناخوا ئەوە ناخوا و پاساوێکە ئەو بۆ مێژوو باشە لە قوتابخانەکان بیخوێنین نابێتە یعنی وەکو دەڵێ گەدەی برسیەک تێر ناکە کەسێک لەسەر چەند خەبات و قوربانی دابی لەو شاخانە گەنجێک لە زانکۆیەک یا لە دایرێک بۆ دانامەزرێنێ کارگەیەکت بۆ ناکاتەوە خەبات و تێکۆشان
ئەبێ بیر لە سیستم و حکومڕانیەکی باش بکەینەوە بۆی باشتر بتوانین خزمەتی خۆمان بکەین و لەو پیلانجێرگەی کە لە هەرێمی کوردستانەکرێ بە دوور بین. بەڵێ کاگارس مەسەلەن تەنانەت لەناو هێزولانە سیاسەکانی ژۆک پێویستە مانجی و متمانەی تەواوەتینی ئێستا بە ڕێزدەندامی سەرکردایەتی یەکێتیت مەسەلەن تەواو متمانەتان بە پارتی دموکراتی کوردستانی هاوبەشتان هەیە کە مەسەلەن لەگەڵ یەکە بڕیارێکی چارە نووساز بدەن ئەگەر هاتوو مەسەلەن مەترسیەکان گەورەتر بوون و ژیانی خەڵکیش خراپتر بوو. سای چۆنە بەداخەوە لە کوردستان ئەوەندەی بیر لە بەرژەوەندی حزب بوو ئەوەندەی بیر لە پاراستنی ئەمنی حزبی دەکرێتەوە بیر لە پاراستنی وڵات و ئەمنی نەتەوەی ناکرێتەوە. ئەو جۆرە عەقیدەتە ئەبێ کۆتایی پێ بهێنرێ. دەوڵەتمان بۆ بە قووەتکردنی حزب بێ. حزبمان بۆ کاتی خۆی بۆ ڕزگاری نیشتیمانە ویست. حزب بۆ ڕزگاری نیشتیمان بوو بۆ خەبات بوو. ئێستا بە پێچەوانەوە دەوڵەتمان بۆ بە قووەتکردنی حزب بێ. لەناو حزبیش بۆ بە قووەتکردنی هەندێک کەسیش بۆ ئەوەی بە ناشەرعی دەوڵەمەند بن و وڵاتەکە بپوچێنەوە. زۆر باشە. لە چەند ڕۆژی ڕابردوو لە دوانێکی بەڕێزت هەبوو لەسەر پرسی لا مەرکەزیەت لەگەڵ پارتی دموکراتی کوردستان گەیشتونەتە ئەوەی کە هەماهەنگێکتان هەبێ کە لە سەرتاسەری کوردستان پرسی لا مەرکەزیەت جێبەجێ بێ لە ساڵی 2020 کە بەشێکی پەیوەندی بە ژیان و کێشەکانی کوردستان یەکێک لە گرفتەکانی کوردستان سیستەمی حکومڕانیە. سیستەمی حکومڕانی یەکێک لە پێوەرەکانی لامەرکەزیەت یاخود دابشکردنی دەسەڵاتە. ئێمە خۆمان داوای دەسەڵات لە بەغداکەین. زۆرترین دەسەڵات ئەڵێن هەرێمین پێویستە هەموو دەسەڵاتەکان بدرێتە هەرێم وەکو دەوڵەت بی. خۆمان داوا دەکەین بۆ مافی خۆمان یەزانین. بەڵام کە هاتە هەرێم هەوڵ نادەین ئەو مافانە ئەو دەسەڵاتانە وەکو ماف بدەینەوە پارێزگاکان بدەینەوە قەزاکان واتە دەسەڵاتەکان دابشکەین بۆ ئەوەی هەموو ناوچەیەک بەخۆی ئیدارەی خۆی بدا بۆ ئەوەی هەموو ناوچەیەک مافی خۆی لە حکوومەتەکەی خۆمان وەربگرێ بۆ ئەوەی ناوچەیەک لەسەر حسابی ناوچەیەک کە دەوڵەمەند نەبێ ناوچەیەک پراوێز نەخرێ بۆی هاوڵاتیان لە کەلارەوە لە زاخۆوە بۆ معاملاتێک نێنە هەولێر لە شوێنەکەی خۆ کارەکانیان بڕوە. ئەوە سیستمێکی مۆدرنە دابشکردنی دەسەڵاتەکان ئەوەی پێدەین ناوەندێتی یان لامەرکەزیەت ئەوە هەیە. ئێمە داوامان کردووە لە ڕابردوو ڕێبازی ئێمە بووە و کابینەی نوێمی حکوومەتیش ڕایگەیاندووە بەڵام ڕاگەیاندن شتێکە و جێبەجێکردی شتێکی ترە دەبواە تا ئێستاەوە بکرێت لە ماوەی ڕابردوو یەکێتی بەتەنیا و یەکێتی و گۆڕانیش بێکەوە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش کۆمیتەیەکمان پێکهێنا بۆ پێشکەشکردنی پرۆژەیەک بۆ لامەرکەزیەت لە 2010 هەستەکەین دەستی پێ دەکرێت پاساو دەهێنرێتەوە لەبەر ئەوە و لەبەر ئەوە تا ئێستا نەبووە بەڵام لە 2010 لەگەڵ پارتی کە هاوبەشین لە کە ئێمە لەگەڵ ئەوان بەشدارین لە حکوومەت سەکراوە ئەبێ ئەو پرۆژەیە جێبەجێ بکرێت چکە لە بەرژەوەندی خەڵکی زاخۆ و لە بەرژەوەندی کەلار و کفری و ڕانی و هەموو کوردستانە واتە لامەرکەزیەت نامەرکەزیەت دابشکردنی دەسەڵاتەکانە بەسەر هەموو ناوەندە ئیداریەکانی هەرێمی کوردستان بە یەکسانی واتە ئێمە دەسەڵاتەکان لە ناوەند بگوازینەوە بۆ ئەوێ و ئەوە قسەکراوە لە گفتوگۆکان گەیشتینەتە ئەو ئەنجامەی بە دوو هەنگاوەکرێ هەنگاوێکیان حکوومەتی هەرێمی کوردستان کە پێویستە هەنگاوی بۆ بنێ و ئێستا خەریکن ئەو هەنگاوەش دەنێن بە هەندێکشی کردووە بەڵام هەندێک ماوە بەڕێنمایی بەوەی کە لە دەسەڵاتی حکوومەتە دەسەڵاتەکان بگوازێتەوە بۆ ناوەندە کارجێڕیەکان بۆ پارێزگاکان ئەوەی تریشی پێویستی بە یاسایە یاساش ئێمە داوامان کردووە لەگەڵ پارتیش گەیشتونەتە ئەو قەناعەتەی کە پێویستە یاسایەک بۆ دابشکردی دەسەڵاتەکان بۆ پارێزگاکان بۆ قەزاکان بۆ ناحەکان با یاسا بکەین بۆ ئەوەی ئەو سیستەمی نامەرکەزیە جێبەجێ بکرێ تا ئێستا هەیە پارتیش بەڵێنی داوە جێبەجێ بکرێ بەڵام وەکو دەڵێ عیبرەت لە جێبەجێکردنە لە قسەکردنیە لە پرۆژەنیە ئەو یەکێکە لەو پرۆژانەی کە من پێم وابێ کەموکوڕیەکی زۆری ئەو وڵاتە چارەسەرەکاتن کەموکوڕی ئیداری مەبەستمە بڵێ دوا سەرنجی بەڕێز ئارێز عەبدوڵڵا لەو بەرنامەیان بە کورتی بێ سوپاس دەکەم دوا سەرنجی من ئەوەیە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان ئەبێ لایەنە سیاسەکانی کوردستان هەمومان بەیەکەوە لەسەر پرۆژەیەکی نیشتیمانی ڕێک بکەوین لەسەر ئەوە ڕێک بکەوین کە پێویستە متمانەی نێوان حکوومەت و خەڵک بجێڕنەوە مەبەستم هەر ئەو حکوومەتە نییە حکوومەتی داهاتوو و ئەبێ هەوڵ بدەین یەکدەنجی بۆ بەرژەوەندی خەڵک یەک هەڵوێستی لایەنە سیاسەکەم و بەرژەوەندی خەڵکی کوردستان
دروستکەین نەک بۆ تێپەڕاندنی کات ئێمە ئەگەر بۆ تێپەڕاندنی کات لە کۆتایی دەزەر دەکەین تاکید دەکەمەوە داهاتەکانی هەرێمی کوردستان ئەگەر بە باشە کۆ بکرێنەوە بە باشە خەرج بکرێن خەڵکیش دڵنیا دەبێتەوە بەغداش زیاتر گوێ لە هەرێمی کوردستان دەگرێت و زیاتر بدێتە پێش بۆ چارەسەرکردنی ئەو خەیرە ئەو کێشانەی کە لە نێوان هەردوو لاماندا هەیە. زۆر سپاس بۆ بەڕێز ئارێز عەبدوڵڵا ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لەولێرەوە لەگەڵمان بوویت. سپاس بۆ بەڕێستان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای خۆشی و شادی بۆ هەموو لایەک خواتان لەگەڵ.